ئەمڕۆ نۆی چواری 2017 بە پشتیوانی خوای پەروەردگار زنجیرە دەرسێکی تر دەست پێ ئەەکەین بە ناوی ڕوکنەکانی دەوڵەتی ئیسلامی، بە تایبەتی کە ڕۆشنبیری و هۆشیاریمان دەربارەی خودی دەوڵەتی ئیسلامی کەمە و پێویستمان بە خوێندنەوەیکی زۆرتر هەیە پاشان ئەو دەقانەی کە لە کۆنا هەبوون و هەروەها شێوازی سیستمی حکمڕانی ئیسلامەتی کە لە سەردەمانی ئەمەویەکان و عەباسیەکانی شاکراوە جگە لە ڕاشیدین و هەروەها شارەزابوون لە خودی سیستمەکە و چۆنێتی وەزارەتەکانی و هەروەها لە ئەو بنەمایانەی کە دەوڵەتی ئیسلامی لەسەر دروستە بێ. بە پشتیوانی خوای پەروەردگار ئەم زنجیرە دەرسە دەربارەی ئەوە باسەکەین، خصوصا لەم کاتەشە کە باز لە دەوڵەتی کوردیە کرێ بۆی بزانی فەرقەکان چەند جەوهەرین کە لە نێوان دیدی ئەهلی ئیسلام و دیدی ئەهلی کوفرە کە ئەڕوانن بۆ دروستکردنی دەوڵەتێک بە چ معنایەگە بێ. و ئیسلامیش، ئیسلام دینێکە بەشێکی سیاسەتە. لە ساڵی 335 زاینی کە قوستەنتین ئیمپراتۆر قوستەنتین بوو بە مەسیحی یان ئەڵێن بوو بە مەسیحی، مەسیحەکانی گرتە خۆی وتی بەو شەرتەی دەسەڵاتی دنیایی بۆ من بێ، دەسەڵاتی دینەکە بۆ خۆتان بێ، وەرنە وڵاتی منەوە و ئەمانتانە دەمێ. لەو ساڵەیە مؤتەمەری نیقیە گیرا کە پێڵن مؤتەمەری مەسکوونی جیهانی، نیقیە شارێکی ئێستا لە تورکیایە و سەردەمانە لەژێر دەسەڵاتی ڕۆما بوو. لەویا بڕیار درا کە دین و دەوڵەت لێک جودایە. لەو سەردەمەوە غەرب لەسەر ئەمە ئەڕوا کە هاتیش نەوڵاتی ئێمەوە مەسڕ بوون لەسەر ئەوەی کە دین و دەوڵەت لێک جوداکەنەوە، واتە ئیسلام لە دەسەڵاتی سیاسی و فکری سیاسی و لە دەوڵەت جوداکەنەوە. لە کاتێکا کە ئیسلام 1291 ساڵ بۆ حکمیە کرد بە دەستوری خۆی، بە شەریعەتی خۆی. لە ساڵی 1839 بۆ یەکەمین جار قانونی تیجاری لە سویسراوە هێنرا و سەپێنرا بەسەر دەوڵەتی عوسمانیا، بە زۆر چەسپاندیان بەسەریا و لە ساڵی 1841 شا تەنفیز کرا. هەتا ئەو سەردەمەش ئەحکامەکان و قانونی دەوڵەتی ئیسلامی لە سەردەمانی ڕاشدین و ئەمەوی و عەباسی و مەمالیک و فەرقە جیاوازەکان و پاشان عوسمانیەکانە هەمووی هەر لەسەر دەستوری ئیسلامیە ڕۆیشت. چونکە ئیسلام لانی کەم 500 ئاەت لە قورئانە دەربارەی حکمە کە ئەڵێن دەربارەی حکم واتە دەربارەی دەسەڵاتی سیاسی. هەمیشە ئەوەتان لە فکر بێت کە ئێمە باز لە دەسەڵاتی سیاسیەکەین، نابێ وەکو کابرای مەدخەلی ئەوەندە ئەقڵمان پێی بشکێ وابزانین لە شەخصی ڕئیسێکایە. دەسەڵاتی سیاسی یعنی یەکەم دەسەڵاتی تەشریعی، چکە خوای پەروەردگار لە سوورەی شورای لە ئاەتی 21 فەرمێ ئەم لەهم شوڕەکاء و شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به، لە باسی تەشریعەکە. لە ئاەتەکانی 45 و 46 و 48 مائیدەیە باز لە حکمەکە ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. لە 64 نیساء باز لە تەحاکمەکە ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به. أما باز للدعوري كردنك يعني يسأل كردستانكي إيميا تشريعكش بدس كفرة، حكمكش بدس كفرة، داوريكش بردنوي بولاي دادگاي كفرة. لبروا تنابي وابزاني أمهم قضية قورية، قضية حاكميتي خواي پروردگار و توحيدي حاكميته، قضية حكمي شريعتي خوا كأركيكي سركي استخلافك دوای ناسين و پرستني خواي پروردگار جيري دي لوي كأم كابرا مسلمانه يعني او تاكاك نوجك يك رئيسك ما نبيني ولا عالم إسلامي نوشنك لأندونيسيا وهتا مغرب لسردماني كومونيستيكانيشا لسردمي دصلاتي سوشياليستيكانيشا صدام حسين وقذافي وجمال عبد الناصر وعلي عبد الله صالح وأمانيك اشتراكيشن وكو ملكة كاني سعودية وأردن ومغرب وأواني ترنجان هركردو بو تلفزيون. بلام سيستما كخوي سيستمي جو كفر تشريعي عن تشريعي كفر أو ياسا الرساني داينا ودستوري داينا وتصديقيان كردو. انجا أمانا كهاتن أم استعماران شاتن بولاتي أموتيان إسلام نابي دا صلاتي سياسي هبي. انجا أما قولان لمصر بلاو كردوا كالدين لله والوطن للجميع. الدين تو خلقك همي دين دار بنو هر يكي بو خويو ديني خويو دينك بو تاكسي شخص كان بلام ولات بو همومان
کە بەوەی زەغلولەوە وترا سعد زەغلول. ئیسلام ئەم دید و تێڕوانینە نییە لە ئیسلام هەمومان نەزانین، هەمومان تاریخی ئیسلامیمان کە خوێندووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوای پەروەردەکردنی تاکە مسلمانەکان و هیجرەت، دوو هیجرەتێ، یەکیان بۆ حەبەشە یەکیان بۆ مەدینە. جەنابیشی هیجرەتی کرد بۆ مەدینە، ئەو یاوەرە عەزیزانەشی لەگەڵا بوون، لە خزمەتی بوون. دوای ئەوانەی لە مەدینەش مسلمان بوو بوون و بە ئەهلی عەقەبەی یەکەم و دووهەم، ئەوانەش کە مسلمان بوو بوون لە مەدینە و ئیدارەی دەوڵەتێکی لێ دروست کردن. جەنابیشی عەلەیهی سەڵات وەسەلام سەرۆکی ئەم دەوڵەتە بوو، جگەلەوەی کە پێغەمبەریش بوو، دەسەڵاتداری باڵای ئومەتەکەش و دەوڵەتەکەش بوو. دوای ئەویش خولەفای ڕاشیدین تا 41 هیجری، دوای ئەو ئەمەویەکان تا ساڵی 132 هیجری، دوای ئەو عەباسیەکان تا ساڵی 656 هیجری کە مەغۆل هاتە بەغداوە، دوای ئەو مەمالیک و جەماعەتەکانی تر و ئیماراتی جیاواز و 600 ساڵی حکمی ئیسلام لە ئەندەلوس، هی ئەمەویەکان لە ئەندەلوس، ئەنجا دارمان و ڕووخان و هەروەها دەوڵەتی عوسمانی کە 600 ساڵی تریش ئەویش حکمی کردەوە. ئەم فترە زەمەنیە زۆرە هەمووی ئەوە ئەسەلمێنە کە ئیسلام هەر لە یەکەم ڕۆژەوە بڕوای بەهەبوونی دەوڵەت و حکوومەت و سیاسەتی خۆی هەبووە. ئەمە یەکە نقطەی سەرەکیمانە کە لەم ڕۆ دەست پێەکەین ئینشاءڵڵا. ئیسلام لانی کەم 500 ئاەت لە قورئانە دەربارەی حکمە، کە ئەڵێن دەربارەی حکم واتە دەربارەی دەسەڵاتی سیاسی. هەمیشە ئەوەتان لە فکر بێ کە ئێمە باز لە دەسەڵاتی سیاسیەکەین، نابێ وەکو کابرای مەدخەلی ئەوەندە ئەقڵمان پێی بشکێ وابزانین لە شەخصی ڕئیسێکایە. دەسەڵاتی سیاسی یعنی یەکەم دەسەڵاتی تەشریعی، چکە خوای پەروەردگار لە سوورەی شورایە لە ئاەتی 21 فەرمێ ئەم لەهم شوڕەکاء و شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به، لە باسی تەشریعەکە. لە ئاەتەکانی 45 و 46 و 48 مائیدەیە باز لە حکمەکە ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. لە 64 نیساء باز لە تەحاکمەکە ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به. أما باز للدعوري كردنك يعني يسأل كردستانكي إيميا تشريعكش بدس كفرة، حكمكش بدس كفرة، داوريكش بردنوي بولاي دادگاي كفرة. لبروا تنابي وابزاني أمهم قضية قورية، قضية حاكميتي خواي پروردگار و توحيدي حاكميت و قضية حكمي شريعتي خوا كأركي سركي استخلافك دوای ناسين و پرستني خواي پروردگار جيري دي لوي كأم كابرا مسلمانة يعني أو تاكاك نواجك يك رئيسك ما نبيني ولا عالم إسلامي نواجنك لأندونيسيا وهتا مغرب لسردماني كومونيستيكانيشا لسردمي دصلاتي سوشياليستيكانيشا صدام حسين وقذافي وجمال عبد الناصر وعلي عبد الله صالح وأمانيك اشتراكيشن وكو ملكة كاني سعودية وأردن ومغرب وأواني ترنجان هر كردو بو تلفزيون. بلام سيستما كخوي سيستمي جو كفر تشريعي عن تشريعي كفر أو ياسا الرساني داينا ودستوري داينا وتصديقيان كردو. انجا أمانا كهاتن أم استعماران شاتن بولاتي أموتيان إسلام نابي دا صلاتي سياسي هبي. انجا أما قوليان لمصر بلاو كردوا كالدين لله والوطن للجميع. الدين تو خلقك همي دين دار بنو هر يكي بو خويو ديني خويو دينك بو تاكسي شخص كان بلا مولات بو همو معنا كبوي زغلول وترا سعد زغلول. إسلام ئەم دید و تێڕوانینە نییە لە ئیسلام هەمومان نەزانین، هەمومان تاریخی ئیسلامیمان کە خوێندووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوای پەروەردەکردنی تاکە مسلمانەکان و هیجرەت، دوو هیجرەتێ، یەکیان بۆ حەبەشە یەکیان بۆ مەدینە. جەنابیشی هیجرەتی کرد بۆ مەدینە، ئەو یاوەرە عەزیزانەشی لەگەڵا بوون، لە خزمەتی بوون. دوای ئەوانەی لە مەدینەش مسلمان بوو بوون و بە ئەهلی عەقەبەی یەکەم و دووهەم، ئەوانەش کە مسلمان بوو بوون لە مەدینە و ئیدارەی دەوڵەتێکی لێ دروست کردن. جەنابیشی عەلەیهی سەڵات وەسەلام سەرۆکی ئەم دەوڵەتە بوو، جگەلەوەی کە پێغەمبەریش بوو، دەسەڵاتداری باڵای ئومەتەکەش و دەوڵەتەکەش بوو. دوای ئەویش خولەفای ڕاشیدین تا 41 هیجری،
دوای ئەو ئەمەویەکان تا ساڵی 132 هیجری، دوای ئەو عەباسیەکان تا ساڵی 656 هیجری کە مەغۆل هاتە بەغداوە، دوای ئەو مەمالیک و جەماعەتەکانی تر و ئیماراتی جیاواز و 600 ساڵی حکمی ئیسلام لە ئەندەلوس، هی ئەمەویەکان لە ئەندەلوس، ئەنجا داڕمان و ڕووخان و هەروەها دەوڵەتی عوسمانی کە 600 ساڵی تریش ئەویش حکمی کردەوە. ئەم فترە زەمەنیە زۆرە هەمووی ئەوە ئەسەلمێنە کە ئیسلام هەر لە یەکەم ڕۆژەوە بڕوای بە هەبوونی دەوڵەت و حکوومەت و سیاسەتی خۆی هەبووە. ئەمە یەکە نقطەی سەرەکیمانە کە لەم ڕۆ دەست پێەکەین ئینشاءڵڵا.